سڵاو بەڕێزان خۆشەویستان، ئەوە سینتا هەموو بەڕێزان کۆ بێتەوە بۆ لایڤەکەی ئەم شۆمان کە وەکو پێشتر ڕێکلامم بۆ کردووە و کۆمەڵی قسە و باسمە بێ. هیوادارم کە بتوانین سوودێ بە یەکتر بگەێنین. ئارێ وەڵڵە هەمووتان بەخێر بێن سەر چاوی یارە مەحمەد هاتن. عەزیزانی من و خۆشەویستان بەخێر بێن سەر چاو. طبعاً دوێنێ شەو من بە نازی لایف نەبووم لە ڕاستیە، بەڵام دوێنێ شەو شتەکە کتوپڕ بوو. ئەو کودەتایی ماڵ تاڵەبانی و بازانی هەبوو لە سلێمانیای تر مەجبور بووم کە لەوەیە کۆمەڵی قسە و باس کەم. بۆیە هیوادارم کە ئەم شەو بتوانین لەسەر کۆمەڵی شت کە زیاتر مەسەلەکان هەتوەتە هەموو شتێ سیاسەت لە پشتیوە ڕاوەستاوە، بەڵام لە هەر حاڵا بتوانین کۆمەڵی قسە و باسکەین و ڕاو بیر و بۆچوونەکانی خۆمان بڵێن. هەمووتان بەخێر بن سەر چاو. سەرەتا من سێ چوار تەوەرە هەیە قسەی لەسەرکەم عەزیزان، هیوادارم کە تەحەموولتان هەبێ. ئیتر ئەگەر کەس شتێکیشان دواکەوت ئەوە کاتەکە زۆری خایاند، ئەوەی خەمە سەر کاتێکی تر کێشە نییە بەڕاستی، بەڵام ئەوەی کە زەرورە لەسەر ئەوانە قسە و باسەکانی خۆمەکەم. ئەو کودەتایی ماڵ تاڵەبانی هێشتا بە تەواوی کۆتایی پێ نەهاتووە. دیارە هەندێک بێدەنگی ئەوانەی لێ هەیە و نەتوانراوە بە تەواوەتی مۆزوعەکە حەل بکرێ. ڕەنگە بیدەن دەست مەکتەبە سیاسیەکانیان تا بتوانن لە کۆبوونەوەیەکە ئەوە یەکلاییکەنەوە کە چۆن پۆسەکان دابنێن. بەڵام ئەوەی بنەماڵی بازانی و ئەیانەوێ و بنەماڵی تاڵەبانی ئەیانێت تا ئێرانی ژوای ئەوێت لە حەقیقەتە. یعنی ئێرانیش پاڵپشتی ماڵ تاڵەبانیە لە بەرامبەر لاهوری شەرجەنگیە، چکە پێی وایە لاهور زیاتر ئەمریکیە و ئالم بابەتانە. یعنی ئەمانە هەمووی ڕۆڵی هەیە لە ناوچەکەیە. بۆیە ئەو مۆزوعانە هەروە وەکو خۆی تاوەگەسا ماوەتەوە بە نیوە ناچڵی جا چۆن چارەسەرەکرێت نازانم. هیوادارم کە لاهوری شێرجەنگی من لەدابەوە، چونکە ئەگەر بەمە ڕازی ببێت با بڵێن وردە وردەوای لێکن کەیشی بەدەستەوە ناهێڵن. ئاوایە مۆزوعەکان لەبەرەوەی خۆڕاگر بوو پێداگر بێ لەسەر ئەو مۆزوعانە. پاشانیش ئەو سەردەمانێک پشتیوانی کردووە لە کوبانێ و لە کۆمەڵێک شتی هەبووە لەوێ، ئەوەش بۆ خۆی تورکیاش هە دژێتی لەبەرەوەی کە ئەو مۆزوعانەی هەیە. ئەمانە هەمووی مەوزوعن لە حەقیقەتا، بەڵام ڕاستی هەمیشە لە لای من سەرکردن بەدەستهێنێ. ئەمە کورتەیەک بوو کە لەسەر باسەکەی دوێنێ شەو ئەچمە ناو قسە و باسەکان. عەزیزان و خۆشەویستانی من ئەزانم واتە تەجروبەم هەیە دژی هەر لایەنێ دژی هەر گروپێ قسە و باسەکانی خۆمەکەم کۆمەڵێک کەس یەنە خەت و پەلامار ئەدەن، ئیهانەم پێەکەن، گوێنم پێدەن، ناو ناتۆرم لێ ئەدۆزنەوە، ئەم خەنە پاڵ ئەو ئەلم بابەتانە، ئەم کەن بە خاین و خۆفرۆش و ئەلم بابەتانە. ئەم شتانە بەلای منە زۆر ئاساییە خۆشەویستان. من هیچ کاتێ بەمانە ناڕەحەت و نیگەران نابم. من چێم ئارام ئەحمەدێکی ئاساییم بەڕاستی، یعنی مرۆڤێکی ئاساییم. لەبەرەوە تەنانەت ئەگەر بە مێژووا بچینەوە تەنانەت پێغەمەرەکان پیاو چاکەکان ئەوانە زۆربەی زۆیان بەردەباران کراون لەلایەن خەڵکە نەزان و خەڵکە دواکەوتەکەەوە لە حەقیقەتە. ئەگەر تۆ بە مێژووا بچیتەوە بێ باوەڕەکان بە هەمە جۆر ئیهانیان بە حەزەتی محەممەد کردووە و بێڕێزیان پێ کردووە. بەڵام ئەوە تا حەزەتی محەممەد بوو بە مێژوو، هەتا دنیا مابێ، هەتا بەشەر مابێ، ناوی هەرۆکو خۆی ئەمێنێ، بەڵام نارەکانی ڕسوا بوون و چوونە زەبڵدانی مێژووەوە. حەزەتی عیسا لە خاش درا، سەهروەردی و حەلاج ئەمیان لە ژوورێکە سەلاحەدین زیندانی کرد تا لە برسا مرد و ئەوی تریشیان بە تراژیدیاترین شت کوژرا کە حەلاج بوون. واتە لە کاتێکە ئەمانە ئەویان بەسەر هاتبێ لەلایەن ئینسانە عەوام و نەزانەکانەوە، جا ئارام ئەحمەد چییە کاکە خەڵک بیکا بە خۆفرۆش و بیکا بە خائین و بیکا بە سوکاتی پێ بکات، زۆر شتێکی ئاساییە و نابێ بەڕاستی بەلامانەوە ئەمە قورس بێ و من بەڕاستی بە ئاسایی ئەم مۆزوعانە وەرەگرم. ئێستا لە دوای ئەمەوە ئەچمە ناو قسە و باسەکان. لەسەر یەکەم شت لەسەر جوانڕۆی باڵابان کە کام لایەن و بۆچی لە هەولێر بە بێدەنگی کوشتیان. لەسەر ئەم گەنجە قسە ئەکەم کە کەسێکی هونەرمەند بووە و ئەمەوێ کۆمەڵێک ڕوونکردنەوە و کۆمەڵی حەقایق بۆ هەموو لایەکتان بخەمەوە. عەزیزان من ئەوەندەم تەجروبە هەیە بۆ هەر کارێک کە دەستگاکانی سەر بە پارتیوێشێتی بیکەن هەر ببۆن ئەیان ناسمەوە بەڕاستی. زیاتر لە 30 ساڵە من تەجروبە لەسەر یەک ڕیزەکەم هەرچی کاری قۆڕ و نالەبار هەیە ئەوانە بیکەن، من لە یەکتر جایەکەمەوە ئەزانم کامە یەکێتی کردوێتی و کامە پارتی کردوێتی و ئیشەکانیان چۆنە. باشە هێشتا جوانڕۆی باڵابان زیندووە، هیچ شێڕووی نەداوە، خەریکی کاری خۆیەتی. نووسەرنویزی سەر بە دەستگای پاراستن کە گەنجێک بە ناوی زانکۆ بورهان سەرپەرشتیەکە
هەڵ ئەسێ پەیوەندی پێوەکە وە قسە لەگەڵ جوانڕۆکات هەڵ ئەسێ دەنگەکەشی ڕیکۆرد دەکات دەنگەکەشی بڵاو ناکاتەوە هەتاوەکو دوای کوشتنەکەی واتە کە تۆ دیقەت لە مۆزوعەکە ئەدەی جوانڕۆ بەدەستی خۆی پەتی کردوتە ملی خۆی و وەڵامی نووسەرنویسی پاراستنی داوەتەوە و بەڕاستی خۆی کردو بە قوربانی واتە بۆ بەتەڵەوە زەمینە سازی کردووە بۆ کوشتنەکەی خۆی زانکۆ زۆربەی زۆری ئەم نووسەرنویس و ئەم کەسە کە بڕەوەیە بە سیناریۆکەی بۆ پاراستن تەواو کردووە اینجا وتوێتی وەرن تەسفێکەن و بیکوژن و بیکەن بەسەر کەسێکە کە نەوەی حەمەسیخانە لە منتیقەی دەشتی شلێر و ناوخوار و پێنجەن و ئالم بابەتان ئەگەر سەیری دەنگەکە بکەی کە لەگەڵ ئەم کوڕەیە قساکە ئەم زانکۆیە ئەڵێ زابەتی تاقیقە چەندین جار قسەکانی دووبارە ئەکاتەوە کە پرسیار لەم کوڕە هونەرمەندە ئاکات لەسەر چی هەڕەشیان لێ کردویت چی هەڕەشەی لێ کردویت چەند جار هەڕەشیان لێ کردووی چی بردوویت ئەو لەکوێ دەوامەکە ینی ئەو کەسێک کە گوایە عەلەساس بکوژی ئەمە بە ناوی کێوە هەڕەشەی لێ کردووی ئاوا ئەیدوێنێ بۆ ئەوەی بڵێ ئەم کەسە سەر بەکوێیە کێ لە پشتوێتی و بە ناوی کێوە هەڕەشەی لێ کردووی هەموو شتەکان بڕێتەوە بۆ دەستگای دژە ترۆر باشە جا ئێستا عەزیزان لە سلێمانی شتێک باوە بۆ بە مۆدێل وێنەیە لەگەڵ قوبا تاڵەبانی یان لەگەڵ لاهوری شێرچەنگیا بێ لەگەڵ پافێڵا بگرە گەورەیەکەن بە سیارە هەڵێواسن یا لە دوکانە یا لە ماڵە و بەمەش تعدای پێ لە خەڵکەکەن هەڕەشی پێ لە خەڵکەکەن باشە ئەم نووسەرنویسە کۆمەڵی راپۆرتی هەیە لە سەیری ناونیشانەکانی ئەم ئیشەی ئەمانکە ڕێکخراوەی ترۆریستی پەکەکە بە پەکەکەڵێ ترۆریستە چونکە مەسوور و بنەماڵی بازانی پێیارن ترۆریستە یا ئەڵێ کوڕەمێ بازەکەی مەلا مستەفا واتە نیهاد بازانی خەڵک وا ئەزانێ ئەمە دژی نیهاد بازانیە و سەربەخۆیە و ئالەم بابەتانە باشە یان دژە تیرۆری یەکێتی یا فڵانە فیساد بۆیە ئەم دەستگایە تەنها و تەنها شەڕی نەیارەکانی مەسوور بازانی و پاراستنەکە لە 20 راپۆرتە لە دژی نەیارەکانی مەسوور و پاراستن و بنەماڵی بازانی راپۆرتێکی شەکات دژی نێشیرەفان بازانی دژی هەندێک کەسی لاکەوتەی ناو پارتی بنەماڵی بازانی چەندین بابەتی منیشی لە یوتیوب کەسە دەمی پاڵتاک بڵاوم کردوتەوە لەسەر مامەڕیشە لەسەر شەید ئارام لەسەر مێرگە سووریەکان هەر هەمووی دزیوە تازەی کردوتەوە و بڵای کردەوە بە ناوی خۆیەوە خۆشەویستانی من حەزەکەم گوێگران بزانن نیهاد بارزانی کە دەنگی لەگەڵ ژنێکە بڵاو کرایەوە مەسرور و پاراستن ڕیکۆردیان کردبوو واتە ئەم دەنگە لای ئەوان بوو و ئەوانش لە دەستی دووسێوە نردویان بۆ بڵاوکردنەوە تەنها لەبەر ئەوەی شەوێک نیهاد بازانی لەگەڵ نێچیرەڤان بازانیا دانیشتنی کردووە لە باخێکە مەسوور بازانی ئەو دەنگەی بڵاو کردەوە بۆ تەمێکردنی نیهاد بازانی و بۆ ئەوەی ئاگاداری کاتەوە کە ئەگەر وازە نێچیرەڤان بازانی نەهێنی ئەواشتی تریشت هەیە بڵاوی ئەکەینەوە چونکە نیهاد بازانی پێیەکی فاسدە واتە هەرچی وێنەی سێکسی مەسئولەکان و هەندێک لە ژنان و دەنگی مەسئولەکان کە هیچ کەس دەستی ناکەوێ دەستگا ئەمنیەکانی پارتی و یەکێتی نەبێ کەس نیەتی واتە ئەوان ڕیکۆردیان کردووە لەو کێشمانە کە لە بینی خۆیانە هەیەە زۆر جاران لە دەستی دووسێوە ئەینێرن بۆ نەیارەکانی پارتی یا نەیارەکانی یەکێتی یا نەیارەکانی بنەماڵەی بازانی لێوە بڵاو ئەبێتەوە خۆیان لە مۆزوعەکان بەدوورەگرن حەزەکەم هەمووتان ئەو ڕاستیە بزانن هەرچی لەو شتانە بڵاو کرایەوە جا من بڵاوی کەمەوە هەر کەس و گروپێ بڵاوی بکاتەوە هی دەستگای پاراستن و دەستگاکانی سەر بە یەکێتیە و ئەوان نردویانە بۆ بڵاوکردنەوە ئەگینا ئەو شتانە دەستی ئێمە ناکەوێ بەڕاستی کەسێکیەک ئەڵێ کاگارا مەحمەد سڵاو من شتێکی ئاوام لایە دژی بنەماڵی بازانیە و دژی فلانە مەسئولە وەک ئەوەی نیهاد بەرزانی یا ئەوەی شێخ جەعفەر باشە هەڵبەتە من شتانە بڵاو ناکەمەوە بەڕاستیەوە ئەخلاقی من نییە بەڵام وەکو نمونە باسی یەکەم باشە منیش چونکە بۆ لێدانە لەوان دەڵێم شتەکەم بۆ بنێرە کە شتەکەم بۆ ئەنێرێ بڵاوی ئەەکەمەوە کەسەکە خۆشی سەر بە پاراستنە یان پاراستنێک داوێتی بەو یا سەر بە دەستگای زانیاری ئەوانەیە ئەوان داویانەتێ باشە ئەینجا ئەینێرن بۆ ئێمە بۆی ئێمە بڵاویکەنەوە بۆیە لەم ڕۆوە کەس خۆی نەکا بە قارەمان گوایشتی دەسەکەی و ئارەم بابەتانە هەموو ئەو شتانە هەمووی ئەو دەستگا ئەمیانەیە کە ئەینێرن بۆ بڵاوکردنەوە من لەبیرم لە پاڵتاکا بۆ یەکەمین جار ڤیدۆی تیرۆرکردنی مەلا عەبدوڵای قەسێم بڵاو کردەوە لە یوتیوبە خۆشەویستان کە لە تاسوجە یەکێتی تیرۆریان کرد ئێمن لە کوێم بوو
خۆ من ئاگاداری ئەوە نەبووم کەسێ پرسێ ئەڵێ ئارام ئەحمەدەوە ئەو ڤیدیۆ لەکوێ هێناوە بڵاوکردەوە کابرایەک لە سویدەوە بۆی نادم لە پاڵتاکە دوایی زانیم کە ئەمە پاراستنە و بۆ لێدان بوو لە یەکێتی بەڵام یەکێتی کارەکەی کردبوو منش بڵاوم کردەوە بەڕاستی واتە شتەکان هەموو هینی خۆیانە لە واقعە ئەوەی شێخ جەعفەر و پارتیەکان و هەتا دوایی هەمووی دەستگا ئەمنیەکانی پارتی یەکێتیەوە کارە ناکە باشە زۆر جاران هەمومان ئەم شەڕانەمان کردووە شەڕی ئەوان بووە من لە سەرەتاوە پێم زانیوە بەڵام چونکە بۆ لێدان بۆ لەمانە بۆ مۆزوع نییە ئەم باڵۆ باڵەیە ئەم لەولایە بۆ من کێشە نییە میمەوەی ئێمە لیان بدەین و ماهیەتیان دەرکەوێتەوە مشکلی ئێمە نیە بەڕاستی باشە بۆیە ئێوە ببینن جوانڕۆی باڵابان زیندووە لە هەولێر دەوامەکە یەکێتیە نووسەرنوویستی سەر بە پاراستن ئەیدۆزێتەوە باشە کە پاراستن ئەمەی داناوە وەکو تەڵە قسەی لەگەڵەکە کە کێشەی هەیە لەگەڵ کەسێکە کە ناویان ناوە ملازمی دەستگای دژە تیرۆر ئەم کەسە من بنەماڵەکەشی ئەناسم چونکە خەڵکی چەمیشتێر و ئەوانێ بەڵام ئەمە مناڵە ئەمە ناناسم بەڕاستی باشە پێشتیش پارتی بووە ئەمە ئێسش نازانم ئایا یەکێتیە هەر پارتیە باش نییە هەڵبەتە لە دنیای بیرکردنەوەی منە پاراستن و زانیاری و دەستگای دژەتیرۆرەکانی پارتی و یەکێتی و ئاسایش و پۆلیس و یاسا و دادگا و دادوەرەکان هەموویان لەلای من وەکو یەکوان بەڕاستی لەناو ئەم هەموو تاقمەیە بەڕاستی ئەبێ ئێمە ڕاستیەکان بدۆزینەوە من تا ئێستا نازانم ئەو کارێکیە کردوێت و یا شەرێ کردووە بەڵام ئەگەر سەیری وردەکاریەکان کەین هەموومان تێگەین کە چی لە پشت ئەم مۆزوعانەوەیە باشە بەڵام زانکۆی نووسەرنوویس قسە لەگەڵ جوانڕۆ ئەکات بەبێ ئەوەی جوانڕۆی سادە بزانێت دەنگەکەی ڕێکۆرد دەکرێت جوانڕۆی چونکە فەقیرە چونکە سادەیە نازانێت یاریەکەی پاراستن چییە ئەکەوێتە داوی ئەم نووسەرنوویسەوە دەکەوێتە قسەکردن و چیرۆکی هەڕەشە و کێشەی پارە و هەر هەمووی بۆ باسەکات ئەویش ڕێکۆردیەکە بەدزیوە بە وردی هەمووی بۆ باسەکە کە کەسێک لەگەڵی کێشەی هەیە و هەڕەشەی کوشتی لەیەکە و زۆر هەوڵیاوە هیچ دەستگا و ئاسایش و پۆلیسی وەڵامی نادەنەوە هەتا دوایی باشە پاراستن هەر ئەمەیەوێ ئەمە بۆ پارتی کارێکی باشە بە تایبەتی لە کاتێکدا کە کەیسی سزادراوەکانی بادینان تەنگی بە مەسعود بارزانی هەڵچنیوە و ڕسوای کردووە خۆ ئەبێ شتێ بکات کە بیکا بە قەزیە زانکۆ و پاراستن لە کاتی خۆیدا واتە تا جوانڕۆ لە ژیانە ماوە ئەم دەنگە بڵاو ناکەنەوە بە هیچ جۆرێ ئەسڵەن جوانڕۆ ڕەنگە هەر نەزانێت دەنگەکەی ڕێکۆردیش کراوە دەنگەکە ئەشارنەوە چونکە ئەزانن ئەگەر جوانڕۆ لە ژیانە زیندوو بێت و بمێنێ و ئەو دەنگە بڵاوکەنەوە ئەوە جوانڕۆ ڕەنگە نەکوژێت بەڕاستی ڕەنگە نەیارەکانی هەوڵ نەن بیکوژن باشە ڕەنگە یاریەکە بەڕاستی سەرکەوتون نەبێت بۆیە بڵاوی ناکەنەوە دەنگەکەی هەتا ئەکوژێت باشە هەرکە لە هەولێر ئەم زەلامە ئەکوژن و تەرمەکەی فڕێ ئەدەن لە پێشا تەعزیبیان ناوە بە ئارەزووی خۆیان دەستێدەستیان لە دواوە بەستووە ئینجا خنکاندویانە باشە تەرمەکەیان فڕێداوە کە ئەم کارە ئەکرێ و بڵاو بێتەوە کە ئەم کوڕە کوژراوە لە هەولێر یەکسەر زانکۆ و نووسەرنوویست پاراستن دێنە سەرخەت و یەکسەر ئیعلانیەکەن چاوەڕوانی تۆماری دەنگی جوانڕۆی باڵابان بن باشە بۆ یەک دەستگا یەک میدیا یەک ئەشخاص قسەی لەگەڵ ئەم جوانڕوانە کردووە دەستگای پاراستن نەبێ بۆ بەس ئەو من ئەم گوتوگوی لەگەڵا کردووە هەدەفی چی بۆ لە مۆزوعە بۆچی ئەم هەموو پرسیارەی لێیەکە کە چی هەڕەشەی لێکردی سەر بەکوێیە سەر بە کام دەستگایە کێ پشتیوانی لێیەکە یاریەکە بە تەواتی ڕوونە کە پارتی و پاراستن لە پشت ئەم ترۆرکردنەوەیشن بەڕاستی باشە دوایی ئەڵێ ئەوە بەڵگە جوانڕۆ چۆن تیرۆر کرا خۆیان ئیعلانیەکەن کێ کردی ملازم ئەوەلێکی دژە تیرۆری سەر بە دەستگای دژە تیرۆرێکێتی کردی واتە هەتا پێش لێکۆڵینەوەی ئاسایش و پۆلیسەکەی خۆشیان لە هەولێر کەوتون یەکسەر دوای تیرۆرکردنەکەی دەڵێ فڵانە کەسی سەر بە دژە تیرۆر ئەمەی کردووە باشە شەڕەکە بۆ خەڵکی عاقڵ بەڕاستی ڕوونە باشە هەمووشمان نەزانین هەولێر بە کامێرای مۆدێڕن تەنراوە هەموو جادە و کۆڵانەکانی باشە هەتا ئەم چرکە ساتە ئاسایشی هەولێر پۆلیسی هەولێر یەک قسەیان لەم بارەیەوە نەکردو خۆشەویستان باشە ئەگەر بەڕاستی ئەمە ئاوایە بۆچی ئاسایش و پۆلیس خۆی نایەتە سەرخەت بڵێ ئەم کەسە ئابەم جۆرە کوژراوە بۆچی لێکۆڵینەوە لەم قەزیە ناکە بۆچی ئەو مەلەفە ئەم کەسە هەر وەک ئەوەیە نەکوژابێ یەک کەس باسی ناکە بەڕاستی بۆچی لە ڕێگای نووسەرنوویست و مناڵێکی وەکو زانکۆوە یاریەکەی کردووە بۆچی خۆی بێدەنگە کوا ئاسایشەکەیان کوا پۆلیسیان کوا پاراستی هەولێر باشە بۆچی لەسەر ئەم مۆزوع هیچ قسەیە ناکەن
بۆچی هیچ لێکۆڵینەوەی ناکەن بۆچی پێماندان کە ئەم ئینسانە بەڕاستی چۆن کوژراوە باشە بەڵام لە تێگەشتنی مندا یاریەکەی پاراستن بە تەواوی ڕوونە بۆ هەر کەسێک پارتی و پاراستن و مەسئول بناسێ ئەو کەسێکی کردبێتی هەر بۆ پاراستنی کردووە بەڕاستی ئەو گروپی ئەو کاریان کردووە هەر بۆ پارتی و پاراستنیان کردووە بەڕاستی یعنی کارەکە سەرفەن لە کاری پارتی و بنەماڵەی بازرگانی ئەچێ بەڕاستی ئەگەر تیشکەکە لەسەر جوانڕۆی باڵابان نییە ئادەی نووسەر نوویست تۆ چۆن ئەم کەسە دۆزیەوە بەس پێم بڵێن ئەمەتان چۆن دۆزیەوە ئەم کەسە بۆچی ئێوە ئاوا قسەی لەگەڵاکەن بۆچی دەنگەکەی ڕیکۆرد دەکەن بەجێوە کە ڕیکۆردی ئەکەن تاوەکو زیندووە بۆچی بڵاوی ناکەنەوە زەحمەت نەبێت بۆچی بڵاوی ناکەنەوە جا کە ئێمە ئەم ڕاستیانە ڕوونەکەینەوە یەن کۆمەڵی ئیهانەمان پێەکەن و کۆمەڵی قسەی قۆڕ و ئەلم بابەتان ناکەن و تەواو ئەیانەوێ بێدەنگمان کرد بەڵام بەڕاستی ئەمانە ئێمە بمانی بێدەنگ نابین بۆیە یاریەکە تەواو ڕوونە من نازانم کەسی جوانڕۆ بەرەو چۆ ئەڕوا بەڵام تا ئەم چرکە ساتەکە من ئاگام لێیە پارتی و ئاسایش و پۆلیسی هەولێر هیچ قسەی چەندە بارەوە نەکردووە نەیاسا نەدادگا هەر وەکو ئەوەی هیچ نەبوو بێ بەڕاستی وەکو ئەوەی هیچ نەبوو بێت ئەوەیە ئەمە مۆزوعەکە کە بۆ ڕوونکردنەوە ئەوەی کە دەستگای پاراستن لە ڕێگەی نووسەرنوویستەوە بڵاوی کردوێتەوە ڕێک هاوارەکە کە پارتی و پاراستن ئەم پرۆسەیان کردووە و ئەوان ئەم کوڕیان کوشتۆرە ناویان بردووە ئەگەر وانە با ئاسایش و پۆلیس وەڵامان بداتەوە کە بۆچی ئەم کوڕە لە هەولێرە سەعات دە و شتێکی شەو خنکاندویانە وە کوشتویانە تەرمەکان دەگەڵە فڕیاوە با ئاسایش و پۆلیس بۆمان ڕوونکاتەوە لەبەرەوە من بەپێی ئەوەی کە لێی تێگەیشتوم مادەم ئەم نووسەرنوویستەی سەر بە دەستگای پاراستن ئەم شتەی ئاوالێ کردووە و لە ئەوڵەوە لەگەڵیەتی و دەنگڕی کۆدەکەەوە ئەمانە هیچ گومانم لەوە نییە کە کارەکە کاری پارتی و کاری بنەماڵەی بازانیە هەتا ئێسەی یەکێتی وەزارەتی پێشمەرگە وەزیری پێشمەرگەش یەک قسەیان لێ بەڕەو نەکردووە کە دەکا پێشمەرگەیشە ئەم کوڕە بەڕاستی جوانڕۆ هونەرمەندیشە یەکێتیش هیچ قسەیەکی لەبارەوە نەکردووە بە هیچ جۆرە باسی ناکرد هەروەکوی هیچ نەبوو بێ شەرمەزاریە بۆ پارتی بۆ یەکێتی کە پێویستە ئەمە ڕوونکەنەوە ئێستا مادەم لە هەولێریش تیرۆر کراوە لە هەولێریش تیرۆر کراوە ئینسانە یعنی بنەماڵەی بازرگانی مەسئولە لە تیرۆرکردن و کوشتنی جوانڕۆی باڵابان ئەو مەسئولە لێ یەک کەسی کە مەسئول نییە پارتی و بنەماڵەی بازرگانی نەبێت تیرۆرکردنی ئەم ئینسانە هی ئەم جوانڕۆیە پەڵەیەکی شەرمە بە تەختی تەواڵی مەسئول بازرگانیەوە بەڕاستی هەتا ئەو کاتێک کە بۆمان دەرەخەن کە چی ئەم کوڕی تیرۆر کردووە وەچێ کوشتێتی لێرەوە ئەچمە سەر مەسەلەی یاسا و دادگا و دوای ئەوەش باسی مەسەلەی سامان و مەسەلەی ئەوەی دەربەنی خان کۆمەڵێک نهێنیتان بۆ باسەکەم بۆی هەمووتان بە چاوتان ڕوون بێ چونکە من بە جاداچوونی مەیدانی ئەەکەم بۆ مۆزوعەکان بەڕاستی نووسەرنوویست کێشە نییە چاو ڕاستەکەی من کابراایەک زمان ماوە قساکەم کاکە نووسەرنوویست بەدڵی خۆتانەوە کێشە نییە میمێ ئەزان کە کام دەستگەستە بە پاراست دەڵم ئەوەی کە بۆ یەکەمین جاوتی سەیریکەن کێ جوانڕۆی تیرۆر کردووە خۆیان تیرۆریان کردووە خۆشەویستانی من لە باشووری کوردستانە ئەوەی چەندین ساڵە هەیە بە ناوی حکومەت و پەرلەمان و یاسا و دادگا و دادوەر و هەتا دواییەوە واتە کۆی ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی چەتەگەریە لە ئارام ئەحمەد ببیست وردە وردە لەم سیستەمە چەتەگەریەوە بوونەتە مافیایەکی بەناو دەوڵەتی یان مافیا بە ناوی دەوڵەتەوە بە ناوی یاساوە بە ناوی دادگاوە ئەم مافیایە بە ناوی دەوڵەت و حکومڕانیەوە دابەش بوون بەسەر کۆمەڵی حیزبدا کە پارتی یەکێتی لە چڵەپۆپەی ئەم حیزبانە ڕاوەستاون و ئێستاش گۆڕانیشیان لەگەڵا لەناو ئەم حیزبانەیشە دەیان گروپ هەن چەکیان پێیە پارەیان پێیە بە ئاشکرا چەتەی یەکەن کاری مافیایی یەکەن هیچ یاسا و قانون و دادگا و دادوەرێ شمولی ئەمانە ناکە وە چیان بوێ بە ئارەزوی خۆیان ئەیکەن هەمووتان ڕۆژانە بینن کە لە کوردستانە چیە گوزەرێ باسم کردووە کە زۆربیان هێزی تایبەت بە خۆیان هەیە لە دەرەوەی حکومەت حتا لە دەرەوەی حیزبیش باشە سەرکردەکانیان و دەرەوەی سەرکردەکانیشیانە دیسان هەر هێزی چەکداری خۆیان هەیە لەم جۆرە حکومڕانیە مافیایی و چەتەگەریەدا گەندەڵی دزی جادەیی پێشێرکردنی مافەکانی خەڵک زیندانیکردن و ڕفاندن ئازار و ئەشکەنجە هەتا تیرۆرکردنی ڕێکخراو هەموو ئەمانە وجودیان هەیە بە نمونە خۆیان کاتێ ئەدزن کاتێ داژیرەکەن کاتێ گەندەڵیەکەن کاتێ تیرۆرەکەن خەڵکی زیندانی ئەەکەن بە یاساکانی خۆیان هەموو ئەمانە ئەکەن لەبەر ئەوەیە هەموو شتێک بەڕاستی خۆیانن کەسێک تیرۆرەکەن یاسا
قانون دادگا دادوەر ئاسایش پۆلیس پێشمەرگە دەستگای زانیاری و پاراستن و دژە تیرۆرەکان هەموویان ئەزان مەسەلەکە چییە هەموویان ئەزان چی ڕووی داوە باشە مەگەر ئەوەی کە ئەم باندانە دژی یەکتری بن وەکو پێشتر باسم کرد لە دژایەتیکردنی یەکترا شتێک دەرکەوێت بۆ هەموو لایەکمان باشە بەنمونە خۆشەویستان بۆی سادەیکەمەوە بۆتان تێبگەنەوە بەیانی قەیوان شوقەیەک ئەدا بە تۆ بە هەدیە بە یەکەوە عەقدەیەکەن گوایە بەونە پارە یایەتی بە تۆ هەدیە ژۆرە گرتووە بەڵام ئاوا بۆ دەکات ئەگەر پێویست بکە مێژووی واژۆی عەقدەکەی ئەخەنە چەندین ساڵ پێشتر لەگەڵ شارەوانیەکانە ئەتوانن هەموو شتێ بکەن چکەی خۆیانە شارەوانی کۆمپانیاکان هەمویانی خۆیان چۆنیان بوێ بەڕاستی ئەو کاراکەن دزی گەندەڵی قاچاقچێتی داگیرکاری زیندان تیرۆر دادگا هەموو ئەمانە خۆیان ئەیکەن و بە یاسایشیان کردووە لێرەوە تۆ بڕۆ سەش کاتکە لە پارتی لە یەکێتی لەسەر کردایەتیەکانیان بە حیاتی نایبێتەوە لە دادگایە هەر ئەوان براوا بن باشە بڕۆ بڵێ مەسعود بازانی نێچیرەوان بازانی یا مەسعود یا مەنسوور یا نیهاد یا سیروان مامس هەرچی نێری بنەماڵی بازانی هەیە سەکردایەتی پارتی ماڵ بنەماڵی جەلات تاڵەبانی هێرۆ شاناز پاڤێڵ قوبال لاهور کۆسرەت هەموو سەرانی یەکێتی بڵێ ئەمانە گەندەڵن ئەمانە دزن ئەمانە ئەوەن ناتوانانی بیسەلمێنی لە دادگا هەر ئەوان ئەیبەنەوە چونکە چیان کردووە هەموویان کردووە بە یاساکانی خۆیان بەڕاستی شارەوانی کێ چیان بێت بۆ داگیرکاری پێیەکەن و واژووی پێکەن بە ئەوراق تۆ هیچی بۆ ناکرێت بەڕاستی هەمووشمان ئەزانین هەموویان چیان هەیە دزیویانە بەڵام بە یاسایان کردووە باشە بەنمونە هەموومان ئەزانین کە کێکاوە گەرمیانی ترۆر کردووە هەموومان ئەزانین کە یەکێتی کردوێتی باشە هەموو کورد ئەو ڕاستی ئەزانێت کە یەکێتی کاوە گەرمیانی ترۆر کردووە بەیانی یەکێتی ئەتوانێت شکال لە ئارا مەحمەد کە لە سلێمانی بڵێت تۆ تەشیرم پێیەکەی کوشتی کاوە ئەخەیتە پاڵی من ئەمەن بە دادگا ئەوان ئەیبنەوە منەی دۆڕێن ئەڵێن بەڵگە بەڵگەی چیم پێ بێ خواتان بێ کاتێک کاوە تیرۆرەکرێ دەستگای زانیاری یەکەم هێزە ئەچێتە سەر ماڵەکەی کامێرای سەر جادە و کۆڵانەکان و هەموو بەڵگەکان کۆ ئەکاتەوە ئەیبا بۆ خۆی یەک بەڵگەی نەهێشتووە کەس لێکۆڵنەوەی لێ بکەم یاسا ئاسایش و پۆلیس خۆتان باشە خۆتان لێکۆڵتان نەکردو لە قەزیەکە و دیزە بەدڵ خۆتان کردو کە زانیتانەکە خۆتان باڵێ لە خۆتان ترۆری کردو بنمونە باشە هەموو کورد ئەو ڕاستی ئەزانێت کە سەردەش عوسمان و وەداد حسێن پاراسن کشتوونی دەی بەیانی پاراسن مەسعود بازانی دەتوانێت شکات بکەن لە هەر کەسێکەوە قسانە بکەوە ئەڵێ ئێوە تەشیرمان پێکەن ئێمە نەمان کوشتوون باشە تۆ بەڵگەشی نیە لە دادگا بیسەلمێنی باشە چونکە خۆیان بکوژەکەن یاسا بکوژەکەیە دادگا بکوژەکەیە دادوەر بکوژەکەیە داواکاری گشتی خۆی بکوژەکەیە خۆشەویستە باشە لە کەیسی چاراگوانی بادینانیشتا مەسعود بازانی پێش دادگا کەوت و هەموو شتێکی وت بەڵام نەتیجەکەی چی بوو حکومەکەیاندا ئەوە بکەیت بۆیە دادوەرەکان داواکاری گشتی خۆی ئەزانێت چیە گوزەرێ بەڵام هیچی بەدەست نەویست کارێ بەڕاستی کۆمەڵی ئەوراقەشە لە بەردەستی هەمووی بە ناوی یاسایە بەڵام لە پشتەوە هەمووی دروست کراوە لە واقع هەموو شتەکان کردووە بە یاسایی کە هەمووشی دزی و درۆزنی ئەم بابەتانە باشە بۆیە خۆشەویستانی من شتێک لە کوردستانە نییە بە ناوی حکوومەتەوە ئەمە تەنها دێو جامەیە بەڕاستی باشە لە ڕێگای کۆمپانیەکانەوەیە کە هی خۆیانە کەتی تایبەت گەوراکەن چوزانم هەموو شتێ بەڕاستی خۆیانە ئەوە یەک قانون ڕێگر بێ کە بە قازانجی خۆیان نەبێ دەستکاری ئەکەن و ئەیخەنە خزمەتی خۆیانەوە باشە دەستگای بەرهێنانەڵێ دەخەنە خزمەتی کۆمپانیەکانی خۆیانەوە هەموو شتێک بەڕاستی ئەمان داگیریان کردووە ئیتر شاتە کۆمەڵی ئەندام پەرلەمان و شت لە پەرلەمانە بەڕاستی نایخوات باسەکانیشە هیچ قیمەتێکی نییە سەرچاوەی داهات یەکشت لە کوردستان نەما ئەمان داگیری نەکرد باش نییە ئەوە لە کۆمەلگای ئێمەوە هەروات و کاتێک خەڵک قبوڵی بێ بڵێ کاکە مامچە لە تاڵەبانی 120 دۆنم زەوی یاوە بەکارنەوە شوان سەفا لەگەڵ 10 ملیۆن دۆلارە باشە کە تۆ نەپرسی بڵێ باشە مامچە لە تۆ چۆن نەتوانین 120 دۆنم زەوی بێ بە خەڵک 124 دۆنم زەوی تۆ 10 ملیۆنە لەکوێ بوو کە ئێستا 10 ملیاریان هەیە کە خەڵک ئەمەی قبوڵ بێ ئیتر هەموو شتەکان لەبێ قبوڵ بێ بەڕاستی باشە ئەوە ئەمە مەسائلی دادگا و یاسا ئەم شتانش بۆیە هیچ کاتێ خەڵک ئەم مۆزوعانە ناباتەوە بەڕاستی خۆشەویستانی بن ئێستا ئەچمە سەر فڕاندنی سامان محەممەد دەڕانیە لەلایەن یەکێتیەوە
یا زیندانیکردنی لەلایەن یەکێتیەوە ئێستا باسی یەکەم و دوایش ئەچمە سەر مەسەلەی بەزمی دەربەنی خوێن خۆشەویستە. من تەنها ڕاستیەکان بۆ ئێوە دەرەخەم بزانین هەواڵی ژێت دوایی لەسەر کۆمەڵەشێکە قسە بکەین. با بزانن هەمووتان کە کەیسی سامان محەممەد چییەکە لە فەیسبووکە جاجارە تعلیقێکی یا شتێکی نووسی. کەیسەکەی چییە؟ سامان گەنجێکە لە قەڵازیە دانیشێت. کاتی خۆی دوو پۆسی کردووە لەسەر کەسێک بە ناوی دکتۆر هیوا. باشە ئەم دکتۆر هیوایە چووە سکاڵای کردووە وە سکاڵاکەشی سەلماندووە دادوەری قەڵاتزەیە کە ناوی حاکم عومەرە بە غەرامە سزای سامانی یاوە و دوایی ئازاد کراوە. باشە کە هەردوو سکاڵاکە لەسەر ئەمە مەسەلەی مۆبایل و ئالم بابەتانە بوو. ئەمە چەند ساڵێک بەر لە ئێستا ئەمە کۆتایی پیاتۆ بە غەرامە و تەواو. ئێستا دیسان ئەم دکتۆر هیوایە کە دوژمنایەتی لەگەڵ سامانەکە و دیسان شکاتی کردوتەوە کە گابرایەکی گەندەڵە بەڕاستی بڕواشکاتی لە ئارام مەحمە بکات. باشە ئەم جارە هەستاوە شکاتەکەی لە قەڵاتزێ نەکردووە کە سامان خۆی خەڵکی قەڵاتزەیە. شکاتەکەی بدۆتە ڕانیە چونکە دادوەرەکەی ڕانیە پارتیە و ناوی ڤیانە. باشە ئەمەش بوو ئەوە کراوە کە مادەم سامان دشی پارتی زۆ قسەی کردووە ئەگەر کەیسەکەی یا شکاتەکە بڕێتە ڕانیە لە ڕانیە شکاتەکە بکە ئەوە دکتۆر ڤیان ئەتوانێت بە ئارەزوی خۆی حکمی سامان بدات. بۆ چونکە دکتۆر هیوارقی لە سامانە ڤیانیش کە دادوەرە پارتیە دادوەری حیزبە و ئەویش ڕقی لە سامانە لەبەرەوەی کە قسەی بە حیزبەکەی وتووە هەردووکیان ئاوا یەکیان گرتووە بۆ زیندانیکردنی سامان محەممەد بەڕاستی. باشە لە کاتێکە بە پێی یاساکانی خۆیان سامان لە قەڵاتزێ دانیشێ بۆچی لە شارەکەی خۆی دادگایی ناکەن؟ بۆچی بردووتانە بۆ ڕانیە زەحمت نەبێ بۆ لای دادوەرێکی سەر بە پاراستن و سەر بە پارتی کە ئافرەتەکە بە ناوی ڤیان. شکاتەکە لەسەر چیە خۆشەویستان؟ شکاتەکە لەسەر ئەوەیە کاتێک بەزمەکەی سلێمان هەڵشۆی تەقیەوە ئەویان خەڵک پارەی یاوەتی و پارەی کۆ کردوەوە چی و چی ئەلەم بابەتەوە سامان پۆستیشی نەکردووە بە PM نەک بە پۆست و بڵاوکردنەوە بە چەند ڕەفیقێکی خۆی وتووە دکتۆر هیواش پارەی تێکردووە لەم بەزمەی کابرای هەڵشۆییە واتەی پارەی یاوە بە سلێمان هەڵشۆیی وەکەو هەزاران کەسێک کە پارەیاندا بووە. باشە سامان ئەم نامەیە بۆ چەند کەسێک نردووە بۆ ڕەفیق و برادەر PMەکەی بۆ خەڵکیڵی مەسەڵەن لە کاگارم ئەمە ئاوا بوو ئەمە ئەوی شوێتی ئەم دکتۆر سامانش ئەم کاری کردووە ئەم دکتۆر هیوای عەفو ئەم کاری کردووە. چەند کەسێ لەم کەسانەی کە سامان ئەم PMەی بۆ نردوون و ئەم قسەی کردووە نردیان بۆ دکتۆر هیوا زان چ خوێر دوور لە ڕوویەوە ساختە چییە نردیان بۆ دکتۆر هیوا پاتاڵە کە بۆیان نردووە ئەویش ئێستا ئەڵێ تەشیری پێکردووم و ناوم زڕاو بە بابەتان لە کاتێکە سامان ئەم پۆستەی نەکردووە ئەم قسەی تەنها بۆ چەند برادەری وتووە بۆ 3 کەس بۆ 2 کەس بۆ 4 کەس وتووە تن ناوزڕاندنی چی؟ ناوزراندن لە ئارا ناوزراندن ئەوەیە کە بۆ نمونە من باسی کەسێ یەکەم بە ئارەزوی خۆم ئەمە ناوزراندنی پیاڵێن نەک ئەوەی کە بە PM بۆ 3-4 کەسی بنێری کەس نەزانێت. باشە من بە ئێوە ئەڵێم لە شوێی دنیا هەیە تۆ نامە بۆ 2-3 دۆست بنێریت و بڵێ دکتۆر هیواش پارەی تێکردووە ئایا ئەم ئینسانە ئەمەندە سەخیڤن نامەکە بدەن بەم دکتۆر هیوایە ئەویش بڕواشکات کا لە سامان لەبەرەوەی کە ڕقی لەیەتی بڵێ ناوی زەڕاندوو لە کاتێکا سامان بابەتەکەی بڵاو نەکردوێتەوە واتە پۆستی نەکردووە. باشە ئەسڵا بێ بزانین بە چی ئازان کە ئەو ئەکاونتی هێنی سامان بۆ ئەو شتەی نووسیوە بە چی ئازان لێ بەڕاستی ڕەنگە خۆتان دروستان کرد بێەوە ئەکاونتیش. من پرسیارم لەسەر ئەوەش کردووە کە دادگای کەتن لە هەر شوێن لە کوردستانە دەتوانێت سامان زیندانی بکات و ئەیشتوانێت بە کەفاڵەت ئازادی بکات ئەیشتوانێت بە غەرامەی بکات ئەتوانێت هەردووکیشیانی بکات بەڵام ئەو پەڕی 3 مانگە لە ڕاستیە. ئەوان بۆشی سامانیان گرتووە لەسەر PMێکە بۆ 2 کەسی نردووە. باشە بەڵام هەم دکتۆر هیوا و هەم ڤیانی پارتی هەردووکیان دوو ئینسانی گەندەڵن ساختە چین و دوو ئینسان یەکیان گرتووە دژی ئەم سامانە و ئەیانەیە کەیسەکەی بۆ گەورەکەن بۆی لە زیندەنە دای بنێن بەڕاستی ئەمە بێشەرمیە پێویستە یەکێتی لەسەر خەتابێ و لەوە تێبگا کە بە تایبەتیش کە باوکیشی شەهیدی یەکێتیە و خوێنی خۆی ڕشتووە لانی کەم کوڕەکەی مافی ئەوەی هەیە کە ڕێی خۆی سەر کۆمەڵی خەڵک بڵێ بەڕاستی نەک لەسەر PMێکە بۆ کەسانێکی بنێری بچن بخەنە زیندانەوە ئەوە هەفتەی زیاتر ئەم کۆ لە زیندانە بەڕاستی. جا ئەڵێن خراپ بەکارهێنانی مۆبایل
بابە ئێوە حکومڕانیتان خراپ کردووە بەڕاستی ئێوە ئەوەندە چەپەڵن کەیتر هیچتان نەشتۆ لەسەر مەسائلی یاسا ئەڵێ خراپەکەن لە هەموو شتێکە ئێوە کردوتان ئەوەش بزانن کە پارتیش لەم شتانە ڕۆڵی هەیە بۆ ئاگاداریتان بێت تۆزێک سیاسیانە بیکەنەوە چونکە پارتی و ئەوانە لە بادینانە دەیان کەسیان گرتووە و حیان نەما و ئالم بابەتانە خۆشی لە منتیقی سلێمانیە لە هەڵەبجەیە کە ئەو ناسحیان 6 مانگ حکوم داوە بنمونە پارتی لە پشت ئەوانە ڕاوەستاوە بۆ ئەوی بڵێ خۆر ئێمە ئەوە تا سامان گیراوە لە ڕانیە ئەوە تا لە دەربەنی خان ئەو شتانە هەیە ئەوە تا ناسەحەکیێدا لە هەڵەبجە 6 مانگ حکومیان ناوە لەسەرەوەی کە باسی کۆمەڵی گەندەڵی و ئالم بابەتانەی کردووە ئەوێ بڵێ لەوێش ئەم مۆزوعانە هەیە هەمووشی پارتی لە پشتی ڕاوەستاوە یەکێتی گەمژەیش ئەوە حاڵەکەیتی کە ئاگەری دنیا نیە بەڕاستی جارە پەلاماری یەکتی لەدەم خۆشەویستان لێرەوە ئەچمە سەر بابەتی زیندانیکردنی کۆمەڵە گەنج لە دەربەنی خان لەلایەن یەکێتی و دادگا و ئەلم بابەتانەوە با لەمەش تێ بکەین بە کوتی ئەم شەواسەکەم دوای ئەچنە سەر هەندێکی تر خۆشەویستان دەربەنی خان شارێکی زیندووە واتە لە بناغەوە ئەم شارە هەر بەڕاستی لە شارە چێت و لە ڕێی ڕۆشنبیری و لە ڕووی ئەهلی کتێب و خوێندە و ئالم بابەتانە دەربەنی خان زۆر لە پێشە لە شوێنەکانی کەش لە پێشترە بۆیە هەر ئەمەش وای کردووە کە زۆربەی زۆری ژن و پیا و گەنجەکانی دەربەنی خان دشی پارتی وێشێتین واتە دشی ئەم دەسەڵات کە گۆڕانش دروست بوو ئەکسەریەتی دەربەنی خانیەکان دەنگیان بە بزوتەوەی گۆڕاندا بۆ ئاڵوگۆڕ باشە هەر لەبەر ئەمەیشە کە پارتی وێشێتی ئەیانەوێ حکمی ئەم شارە بدەن و ئەیانەوێ ئەم شارە هیچی بۆ نەکرێ بەڕاستی باشە بۆیە دەربەنی خان لەلایەن ئەمانە بەڕاستی حیزی خراوەتە سەر عەزیزانی من هیچ بۆ ئەم شارە ناکەن بۆ ئەم دەربەنی خانە باشە پزیشکێ دەنێرن ئەم پزیشکە خانووی نییە لەوێ تیادا بنیشێت لە دوای بوومە لەرزەکەوە یەک تەقەڵ لە هیچ ئینسانێ نەداوە لە هۆی نەشتەرگەریە چونکە نۆژە نەکراوەتەوە ئەسڵان یعنی کەس خزمەتی ئەو شارە ناکەی دەربەنی خان باشە ئەم شارە پێویستی بە پزیشکی ئیخساییە خۆشەویستان لە هەموو بۆ لە جیاجیەکانە لە ناویانە پزیشکی ژنان پزیشکی مناڵان پێویستێتی بە فەرمانی وەزارەت ئەمە تابەن هەین بدەچون بۆ مۆزوعەکان کردو خۆشەویستان لە خۆ قسە ناکەم بە فەرمانی وەزارەت پزیشکێکی ژن نەقڵ ئەکەن بۆ دەربەنی خان یعنی چیرۆکەکە ئەمەیە بۆ مەسەلەی ژن و نەخۆشی ژنان و نەخۆشی مناڵان لەوێ ئەچێ مباشەرەیە کات دوای ئەگەڕێتەوە بۆ سێمانی تا دوای جەژنی ڕەمەزان کە ئیتر بڕوات دەوام بکات واتە وەزارەت ئەم پزیشکەی داناوە ڕۆیشتووە بۆ دەربەنی خان لەوێ مباشەرەی کردووە اینجا جەژن هاتووە بەسەردا جەژنی ڕەمەزان ئەچێتەوە بۆ سێمانی ئەڵێ دوای جەژنی ئێمەوە بۆتەوە باش کاتێ دوای جەژن ئەم پزیشکە کە ئەمری وەزاری پێیە ئەگەڕێتەوە بۆ دەربەنی خان بۆ دەوام لە ڕێگا تەلەفۆنێکی بۆ ئەکرێت کە بگەڕێتەوە بۆ سێمانی بۆ بەڕێوەبەرەتی تەندروستی کاتی ئەگەڕێتەوە بۆ بەڕێوەبەرەتی تەندروستی سێمانی دکتۆر سەبع هەورامی پێ ئەڵێ تۆ پێویست ناکا بچی بۆ دەربەنی خان لە سایق پێویستمان بە پزیشکی ژنان ناڵە ئەبێ بچی بۆ ئەوێ بۆچی وە ئاڵێ دکتۆر سەبع خۆشەویستان لەبەر ئەوەی دکتۆر سەبع ناتوانێت لەبەر ئەو ژنەی بەڕێوەبەری تەندروستی دەربەنی خان کە ناوی سازان ئیبراهیمە کەشکاتی لە دەیان کەس کردووە و ئەمری وەزارەتەکە هەڵبۆشێنێتەوە ناتوانێت ئەم کارەکە تەمان لەبەر خاتی ئەم ژنە بە خاتی سازان ئیبراهیم پزیشکە نوێیەکە ئەنێرێ بۆ سایق بە تەنسیب بۆ سێما باشە شکە ئەوەی بۆ ناکرێت باشە چونکە بەس ئەمری وەزاری دەتوانێت فەرمانی گواستنەوەی ئەم پزیشکەژنە هەڵوەشێنێتەوە بەڵام سەبات حەورامی ئەمی بۆ ناکرێت ناتوانێت ئەم کار بکە لەبەرەوەی ئەمری وەزیرێکە ئەم ژنە بڕە بۆ دەربەنی خان ئەمیش لەبەر خاتی چاوەکانی سازان خان باشە ئەمش بۆ سێ مانگ ئەینێرە بۆ هەر دەسەڵاتی چاکە بکە ئەینێرە بۆ سێ سایق باشە بۆ گوتم بە تەنسیب دەیگوێزە بۆ سێ مانگ ئەمە کولی ئەو ڕووداوەیە کە بۆتان باسەکەم خۆشەویستان یعنی زۆر سادەیە وەزارەت خۆی دکتۆرێکیان ناردووە بۆ دەربەنی خان کە مباشەرەی کردووە دوای جەژن بڕوات دەوامکە بەڵام دکتۆر سەبع لەبەر خاتی ئەم سازانە ئەم سازان ئیبراهیمە کە بڕێتە دەستی دەربەنی خانە لەبەر خاتی ئەو نێشی توانیوە ئەمری وەزارەکە هەڵوەشێنێتەوە مەجبور ئەم ژنەی ناردووە بۆ سێ سایق بۆی نەچێ بۆ ئەو شوێنە باشە بۆ دەربەنی خان ئەمە ئەسلی مۆزوعەکەی خۆشەویستە تەواو دکتۆر سەبع کابرایکی گەندەڵە بەڕاستی ئەگەر دکتۆر سەبع واز لەم مۆزوعانە نێنێ پەلاماری زۆر مەوازن ئیشی ئەدەم لە حەقیقەتە ئەوەی کە نەموتووە ئەیڵێم لە ڕاستیە ئەگەر واز لەم شتانە نێنێ لە حەقیقەتە چونکە کۆمەڵێشت لە ئارایە هەیە من خۆم پێم عیبە ئەو شتانە بکەم
بەڵام ئەگەر ئاوا بەردەوام بێ ئەوە هیچ حیای بۆ نایهێڵمە بەڕاستی نەیش لێوەڵە ئارام مەحموود شکات و دادگا حساب بۆ دادوەرت ناکەم بۆ حکومەتت ناکەم بۆ یاساد ناکەم هەش کاتی هاتمەوە ئیعدامم بکەن ترۆرم بکەن بمکوژن بمخەنە زیندانەوە چیەکەن بیکەن لای من ئێوە دادگا یاسەتان نییە ئێوە کۆمەڵی باندی مافیا و چەتۆ دزن و هیچ حرمەتێکتان لای من نییە بەڕاستی چونکە ئێوە هەمووتان مافیان بەڕاستی باشە کاتێکیش گەنجەکانی دەربەنی خان ئەم مۆزوعە تێگەن باشە ئەزانن کە شارەکان عقوبە دراوە ئەزانن کە لەبەر خاتی ئەم ژنە ئەم پزیشکە نێراوە بۆ سێ سایق لەبەر خاتی ئەم سازانە کاکیجان نێراوە بۆ ئەوێ دەستەکەن بە جوێندان و بە ئیهانەکردن و ئالەم بابەتانە کە من زۆربەی جوێنەکانیشم بە کۆمنت بۆ هاتووە کە بەڕاستی ئەو جوێنانە من لەگەڵی نیم نووسینێکیشم نووسی ئێستا قسەس ئەو مۆزوعەکەم باش نییە ئێستا ئەم خاتونە ئەم سازە هاتووە تێکەڵاوی کردووە خۆشەویستە تێکەڵاوی کردووە هەمویان ێ بە دادگا ئەوەی کە ڕخنەیەکی تۆشی کە جوێنی یاوە ئێ خۆ ناکرێت کاکە تۆ سەر جوێنەکەیش کۆمنتی نەشیاوی یاوە ئۆکیقینا بەڵام هەنێک کەسی ڕخنەی لێکردووی ڕخنە لەسەر ئەم کارێکی ئێستا من ڕاستەکەیم بۆ هەموو خەڵکی دەربەنی خان خەڵکی ناوچەکە دەرخست لێرەوە ئەیڵێم ئەگەر لەسەر کۆمنتی پرسوکایەتی و جوێنی ئەخلاقی خەڵک بگرن ئەوە من هەزاران شکاتم هەیە لە لایەنگرەکانی پارتی و یەکێتی و گۆڕان باشە کە یەک بابەت نییە دژیان بینوسم سەدان جوێن و ئیهانە و سوکاتی بە ئارام مەحموود بەدایک و خوشکی نەکرێت باشە من هەزاران شکاتم هەیە بەڕاستی لە ئێوە نان و ژێر خەڵتان بە بارمتە گرتووە باشە خۆ گوڵتان تێ ناگەن بکات جوێنتان ئەدەنێ بەڕاستی باشە بەڕێوەبەی تەندروستی دەربەنی خان ئەمە حاڵەکەیتی باش نییە خۆشەویستان من بە هیچ جۆرێ لەگەڵ مەسائلی جوێن و سوکاتیانی باشە بەڵام لە جوێن و ئیهانە و سوکاتیە یەکێتی و پارتی و دادگاکانیش عادلیش نین لەوەیە خۆشەویستان خۆیان دزە گەورەکان چەتەن مافیان بەم ئەخلاقە جوانیشانەوە پیسین جوێن بە خەڵکی دەدەن باشە بۆ ئەوان چۆن دزی جەردەی ئەمانە هەمی کراوەیە جوێن و سوکاتیش کراوەیە کە بەم عالەمێ بکەن باشە یاساکان خۆشیان ناگێتەوە بەڵام خەڵکی تر ئەگرێتەوە لێرەیشەوە من داوا لە هەموو کەسێکەکەم بە تایبەتی ئەوانەی کە دژی ئەم دەسەڵاتن کە کۆمنت ئەنووسن بەڕاستی ئەو هەموو جوێنە مەدەن خۆشەویستان ئێوەش بە تایبەتی هیوادان جوێن بە ژن نەدەن ئەو ژنە بەڕێوەبەی تەندروستی دەربەنی خان بێ یا هەر شوێنێ بێ جوێنی پێ دەن بەڕاستی بە ئێمە ئەیدەن قەیناکە بەڵام لانەکەم بۆوانشی مەدەن باش نییە چونکە عەزیزان والله کۆمنتی هەندێک کۆمنتم لەلایە کە بۆ ئەو ژنیان نووسیوە ئەو بەڕێوەبەری تەندروستی ناویشە دەربەنی خانە کە لەگەڵ سەباح دەستیان تێکەڵە و ئەو نایڵم دکتۆرێ بچێ بۆ دەربەنی خان و ئالەم بابەتانە بۆ خزمەتی ژن و مناڵ و ئالەم بابەتانە بڕواتان هەبێ هەر هەمووی مەسائلی سێکسی و مەسەلەی تەعدە و مەسەلەی اختصابە خۆشەویستان یەکاکە عیبە باشە من کە یەکەم جار ئەو کۆمنتانەم بینی کە بۆی نووستا بوو یەکسەر نووسیم دەستخۆشی لەو دکتۆرەیەکەم کە شکاتی لەم کەسانە کردووە نووسینەکەم سەعاتێک دانا و دوای سەڕیمەوە باشە کاکە ئێوەش کۆمنتەکانتان هەمووی تەعدای سێکسیە ئێوەش ئەمە مەکەن بەڕاستی ئەمە عیبە ئەم کارە مەکەن بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئەم سازانخانەی دەربەنی خان بێ بەناوی ئەم جوێنانەوە گەندەڵیەکە بکە نەیە لە پشتیش بڕا بۆ ئەوێ دەستێکەڵکە لەگەڵ سەباح هەورامیە بەیەکەوە ئەمری وەزاری بخەنە ئەو لاوە سێ مانگ دوکتۆریش کە بنێن بۆ سەیسایەک ناکرێت بەمە بیشاییتەوە بەڕاستی مەسەلەی جوێنەکان لەگەڵی نین دژی جوێنەکانین وەکووتم نووسیشم کە من دەستی خۆش بێشکاتە لەو کەسان کە جوێنیان داوە بەڵام دیسانیش مۆزوعەکە ئاحقەتەکە ئەبم جۆرێ نابێ بیانکەی بەژێرەوە تەواو ئێوە لە بەرامە دەربەنی خانە خراپەتان کردە بەڕاستی ئەوانەی کە جوێنەکەنان بەم ژنەیە بوو خۆشەویستە دەتە سەری ئەم مەهزەلەیە چەندین جوێنیشان بە مندا وان ئەزانانی من دیفاع لەوە ژنەکەم بەڵام من دیفاعم دژی جوێن و ئیهانە بووم بەڕاستی کە پێرێ بابەتێکم بڵاو کردەوە بۆ ژنە وتووە گەندەڵ هەر ئەوانەی کە لەسەر کۆمنت خەڵکیان نا بە دادگا 100 جوێنیان بە مندا خۆشەویستان 100 جوێنی ئیهانیان بە ئارام مەحموود کرد خۆشەویست باشە هەر کە سوکاری ئەم دکتۆرەی کە شکاتی لە خەڵک کردووە کە لەسەر سوکاتی جوێن خەڵکی بە دادگا خۆشیان جوێن بە ئارام مەحموود داوە یعنی بۆ خۆیان ڕەوایە جوێن بە خەڵک بن بەڵام بۆ خەڵک ناڕەوایە ئەوەیە بەداخەوە بەڕاستی وڵی عەزیزان بابەتم نووسیوە زەلام بۆی نووسیوم ئارام مەحموود بابەتەکەم نەخوێنەوە بەڵام بوو بخۆ بەڵام دایکەوە بەڵام خوشکیوە هەنێ خەڵکی ئێمە بەڕاستی کۆمەڵی خەڵکی ڕەنگە جنس و شت و ئەمانە نازانم بەدبەخت بێ نازانم کەپتی سێکسی هەبێ بۆ یە بە جوێن مۆزوعەکان خۆی خاڵیەکاتەوە باشە ئەمە
ئەو مۆزوعش کە بۆم باسکردن ڕاستیەکەی ئابۆ جۆرەیە هەموو لایەکەن ئەو ڕاستیە بزانن کە ئەمانە زۆڵم لە خەڵکی دەربەنی خانەکەن و ناون پزیشکی بڕوا بۆ ئەوێ لێ دەوامکە لەبەر ئەم سازان خانە جارە ئەم سازان خانە چاوی جوانە وڵی تێ ناگەم بەڕاستیەکە باش کاتیش دە ئێمە نەکە دەی بڵێ ئارام محەممەد قسەی ناشیایی کردووە کورازانی چۆنە فێم لێ نێنن شەوێ بێمە لایڤەوە باستان کەم کە ئێوە چیەکەن وا نەسانە من ئاگام لێ نییە ها بە هەمووتان ئەڵێم ئەوە من نامەیە کۆمەڵە شتەیە بێڵێم خۆتان لە من مەکەن بە ئاشرەفی شەریف قەسەم بەخوا لە دەسەڵاتی پارتی و یەکێتی و گۆڕانە ئەوەی پۆسی هەبێت دز و بێخلاقە بڕۆ هەرچی پۆسی هەیە لە وەزیر و لە مەسوور و لە هەر هەمووتانەوە بڕشکا لە ئارام ئەحمەدکەن بە ناموسم ئەو کەسانەی کە پۆسیانەیە لەم حکوومەتەی مەسوور بازانیە هەمویان دز و جەردن جا هەر کەسە بەجێ دز و جەردەی یەکرد ئەرە بەڵێ بۆیە لێرە من قەزیەکەی لەسەر شاسواریش بابەتم هەیە بەڵام ئەوەی شاسوار ئەخەمە کاتێکی تر خۆشەویستان لەسەر ئەوەی شاسوار ئەم شەو قسە ناکەم لەبەرەوەی 50 دقیقە قسەکەم ئەی خەمە لایڤێکی تر لە لایڤێکی تردا باسی مەسائلی شاسوار و ئالم بابەتان ناکەم ئێستا ئەچمەوە سەر قسەی یەکەم چەند دقیقەیە قسەتان بۆ کەم و دوای ئەوە بابەتەکە دائەخەین و ئەوە دوێنێ شەو من لایڤێکم لەسەر ئەو مۆزوعی ئەوە کرد کە چۆن بنەماڵی بازانی بە فیتی بنەماڵی تاڵەبانی بە هەردوو لایەن کودەتایان کرد بەسەر لاهوری شەرجەنگی و ئالم بابەتانەیە ئەوەی کە بەڕاستی ئەوان کردوانە زۆر خەتەرە خۆشەویستان لە خەتەریەکە بزانن تۆ بە خەڕی پیاوەکانی پارتی و ئەمە ئەومەش ئێمە سیاست دەکەین ئێمە ئەبزانین نابێ ئەمە لە قسە و قسەڵۆکەوانە بتەسین بەڕاستی ئەوەی کە دوێنێ شەو پاڤێڵ تاڵەبانی و ئەوانە کردیان کارێکی زۆر نابەردانە بوو ئەبێ ئەو ڕیسە بکەنەوە بە خۆری بەڕاستی من لێرەوە داوا لە هەموو کادر و ئەندامانی یەکێتی یەکەم کە بە تەواوی ماناوە دژی ئەو ئینقیلابەی ماڵ جەلال تاڵەبانی و ماڵ بۆ بنەماڵی بازانی ڕابوەست ئەگەر ئەم کارە نەکەن بەڕاستی زۆر زێرەکەن وە زۆریش خراپ وەکو دوێشەوتم بابەتەکە لاهوری شەرجەنگی نییە لە جیاتی لاهور با ناوی محەممەد بووایە با ناوی قادر بووانەیە با ناوی پاڤێڵ بووایە با ناوی نازانم کێ بووایە هەر ئەمان ئەم قسانەمانە کرد بەڕاستی هەر ئەم قسانەمانە کرد لەبەرەوە پێویستەکە حتا جەماوەری خەڵکیش پاشەکشە هەوڵ بن پاشەکشە بەم کودەتایی ماڵ تاڵەبانی و ماڵی مەلام سەفا بکە بنەماڵی بازانی ئەمە ئیشێتی ئەمە پیشەیەتی ئەوێ یعنی سیاسەتی کرد کە و زاڵبە ئەمە پیشەی بنەماڵی بازانیە کرد کە و زاڵبە گۆڕان پاشە پاچەکە خۆ گرەوەکە بەرەوە یەکێتی پاچە پاچەکە خۆر کە لەگەڵ بەسەریانەوە ڕاستی ئەمە ئاسی مۆزوعەکە لەبەرەوە ئەبێ لە بەرامبەریان ڕابوەستن لەوە مەترسن کۆمەڵی خەڵگەڵێ کاکەوە لاهور ئەوە پیاوی ئەمە جاوا بە خۆیان بێ لە کاکیژیان ئەوانە خۆیان سەر بە دەستگای پاراستن و پارتین کاکە سەر بە پیاوی قوبا تاڵەبانی و بە پاڤێڵ و ئالەم بابەتان نابێت لەم شارە بترسن ئەزان قەت لە قسە و قسەڵک مەترسن هەمیشە ئازابن لە حەقیقەتە ئەمە سیاست دەکەین سیاست بەڕاستی باش نییە ئەگەر بنەماڵی بازانی لەگە بنەمای تاڵەبانیە بە تەواتی زاڵ بن بەسەر منتیقەی دەڤەری سلێمانی و ئەم ناوچەیە یەک کەسێک ناتوانێت بچووتین ڕەخنە بگێرە لە دەسەڵاتە بەڕاستی ناتوانێت زۆر خەتەرناکە ڕێک وەکو هەولێر و وەکو دوهۆشی لێ دێ ئەو ناوچەیش لەبەرەوە ئەبێ ئەو بزان ئەبێ ئەمە هاوکێشەکەی لە واقع ئەبێ هەمووتان ئەو ڕاستی بزان من بۆیە دێشەوام کە نەکەس بەلا سیر وازانێ مەسەلەکە لاهورە مەسەلەکە لاهور نییە کاکە مەسەلەکە حەقیقەتە لە واقع با لاهور نەبێ فەتاح بێ بۆ مۆزوعی لاستێ بەڵام عەسی مەسەلەکە ئەوەیە بنەماڵەی بازانی لەبەر ئەوەی کە لاهوری شێرجەنگی تەسیمی ئیرادەی بنەماڵی بازانی نابێ ئەیانەیە لە ناوی برن باشە وای دانێ ئارام ئەحمەد بەش بۆ سلێمانی لەبەرەوەی تەسیمی ئیرادی بنەماڵی بازاری نابم ئەیانە لە ناوم برن خۆ بە دیفاعم لێ بکەن کاکە با تۆ وەکو فکر لەگەڵمان مەبە بۆکوش ئەمان لەگەڵمان مەبە بەڵام لانی کەم من کەسێکم لە سلێمانی دژی بنەماڵی بازانیم ڕەخنم لێ هەیە و تەسیم نابم بە ئیرادی بنەماڵی بازانیم ئەیانەوێ ئەمانە من تەسفیە بکەن ئەیانەیە من لە ناو برن لەو کاتەیە هێرشی بنەماڵی بازانی هەوڵی تەسفی بنەماڵی بازانی بنەماڵی تاڵەبانی شمولی هەموو ئەو کەسانەکە کە لەو ناوچەیە دژی بنەماڵی بازانی بەڕاستی شمولی هەر هەمویانەکە تەنها مەسەلە لاهور نییە کەس وا تێنەگا مەسەلەکە لاهوری شێرجەنگی ڕاستی دژی هەر ئازادی خوازێکە کە لە کەلار و کفری و چێو چەماڵ و چێوچێیە ئەڵێ بڕۆخێ بنەماڵی بازانی ئەوەیە لەبەرەوە ئەبێ دژی ڕابوەستن ئەبێ نەهێڵن بەڕاستی ئەو کارە سەر بکرێت تا ئێستا من ئەزانم بڕیارەکانیان داوا بەدەستی مەکتەبی سیاسی کۆ بێتەوە و خۆیان ئاڵوگۆڕکەن و بزانێن کێ دانی کە دانانێن کاکە ئەم ئەژیە کە دای ئەنێن ناوی مەلا سەلمانە خۆشەویستان جندل ئیسلام بۆ کاتی خۆی عەزیزانی من
باشە برای ئەم کابرای یەکگرتووی ئیسلامی ئەندام پەرلەمانەکەی بەغا نازانام ناوی چییە خۆی ناوی سەلمانە کە ماڵ تاڵەبانی و پارتی ئەیانەیە بیکەن بەسەرۆکی دەستگای زانیاری ئەم سەلمان ناو خۆی ناو مامۆستا ئاژی باش نییە ئەمە کەسێکە کە جندوری ئیسلام بوو کاتی خۆی بێنە پێشایی خۆت لەبەرەوە ئێستا پیاوی ماڵتاڵەبانیە هەر لەبەر ئەمێنە خۆ لەبەر نییە کە کەسێکی کارا بێت و چی ئەم بابەتان چونکە عەزیزان ئەزانین چۆنە ئەخۆم دەستگای زانیاری و دەستگای پاراستنی ئەوانە هەمووی فشەیە شتانە خۆشە بەخۆم هەر گاڵتە بۆ شتانەیەت بامانە خۆ AVI نین کاکە خۆ CIA و KBG نین ئەمانە چیم کاکەژێ بەخوا بەڕۆکە هیچ نین ئەمانە خۆشەویستە باشە ئەژی کێ و محەمۆی کێ و قار کێ و فتح کێ بڕواکە هیچیان هیچ نین باش نییە یعنی دەستگای مخاباتی لە ئاسی دنیاە دەستگایەکی نهێنیە لەواقع باش نییە ئێستا کابرا خۆی لە فەیسبووکانەسی وەڵام من پاراستنم وەڵام من دەستگام وەڵام من ئەمە وەڵام من ئەوم ئەیدەوە لەکوێی دنیاشتی وایە کاکەچ بەڵێ ناوی سەلمانە فعلا بەلا سەلمان جوندی ئیسلام بۆ کاتی خۆی ئەم کابرایە دوێتە ناویکێتی چۆنە دەستگای زانیاری و ئێستا ماڵ مامجلال ئەیانێ ئەمە بکەن بە سەرۆکی دەستگاکەیان لەواقع خۆ بۆ ئێمە کێشە نییە ئەمە کێ سەرۆکی دەستگای زانیاریە ئەمە ئەلە بابەتانە بەسکو ئەسڵی کێشەکەوەیە کە پارتی و بنەماڵەی بازانی لەبەر ئەوەی کە لاهوری شێرجەنگی تەسلیمی ئیرانی ئەمان نابێ لە ڕێگەی ماڵ مامجلالەوە کە پاڤێڵ و قوبات و شاناز و ئەمانە ئێستا بوون بە برای موسەنایە بەڵێ برای موسەنا ئەمینە ئەم سەلمانە ئەم ئەژیەکە هەسا بێ بەسەرێکی ئەم دەستگای زانیاریە بەڵێ برای موسەنا ئەمینەیە ئێستا شاناز و پاڤێڵ و ئەمانە هەر هەمویان پیاوی ماڵی مەلام سەفان پیاوی پارتین باش نییە هەروەکو سۆ کاتی خۆی کۆسەت و مەلا بەختیار ئەوانە لە ناوی کێتیا هەر خزمەتی پارتیانە کرد باشە ئەوەیە ئێستا ئەمان نەختەکە کاتی خۆی شاناز چینە ئەوە بەماڵ مەسعود بازانی ئێستا یەک قسە ناکە لەبەرەوەی پیاویانە بەڕاستی بە دزیەوە چوشە مەسعود بازانی بینیوە ماڵی ئەوا بێت چکە ماڵی مەلام سەفا زیرەکن بۆ ئەمانە بە نمونە یەک بە ماڵ تاڵەبانی و ماڵی ئیبراهیم محمەد ئەیانەوێت لاهور تەسویەکەن کە لاهور تەسویەکراون نەما اینجا چیەکە چی ئەمێنێ ماڵ تاڵەبانی ئیبراهیم محمەدیان ئەو کاتە ئەوان ژێن بە شەڕ کێشیان بۆ دروستەکەن یەکەیەکە وایان لێکن بچووکیانەکەن و هەڵیانەوە شێن و کۆتایان پێهێن ئەمە عینی بنەماڵی بازانی ئینا خۆ نییە بنەماڵی بازانی پاڤێڵی خۆش بێ یا خوباتی خۆش بێت یا شانازی خۆش بێ بەقەی هەموو دنیا ڕقی لەوانە بەڵام ئیشەکە ئاوایە ئیشەکە بۆ جۆر ئاوایکە ئەمە یا بەوە ئەوە یا بە یەکەیەکە تاوەکو بەتەواتی نابوتیانەکە ڕسوایانەکە لەواقع باشە بۆیە قوباد و پاڤێڵ و شاناز لە هەڵەدان لە ڕاستیە لە هەڵەدان متمانە بە ماڵی مەلام سەفا و مەسعود بازانی ئەکەن بەڵام لەگەڵ کەسەکانی خۆیانە شەڕیانە ئەمە شەرمەزاریە بۆ ئەوان لەواقع بۆیە من ئەوم کرد منی تر قسە ناکەم خۆشەویستان لەسەر ئەو مۆزوعانە شەوگاتان شاد بێ سپاس بۆ جێگرتنتان و بۆ هەموو لایەکان هیوادارم کە یەکێتی بە زووترین کات سامان ئازاد کە بە تایبەتی نەهێڵن بیبن بۆ هەولێر و ئەمانە بنەماڵی بازان دەڕێگەی ئەو پەرلەمان ئەو دادوەرەوە بنایڤیان و ئەوانەشی کە لە دەربەری خان گیراون ئازاد بکرێن و هیواداریشم بە تایبەتی بۆ خەڵکانی ناڕازی دژی ئەم دەسەڵاتە هیوادارم کۆمنتی جوێن منووسن خۆشەویستان کاکە ژنێکە بۆ نمونە تەندروستی دەربەنی خان هەر کەسێکەیە کۆمنت و جوێن و سوکایەتی و ئەخلاقی بۆ منووسە ڕخنی تندی لێ بگرە ئەمێ بکە بەڵام تۆ پەلاماری سێکسی و پەلاماری ئەخلاقی و کاکە عیب ببراکەم هەمومان ئابڕوومانەیە هەمومان دایک و خوشکمانەیە کاکی ژیان ئەگەر تاوانی هەبێ من کردومە جوێنی ئەخلاقی بە دایک و خوشکمەدا بە دایک و خۆشی ئەومەدا ژنێکە یەت بە نمونە گەندەڵە ئەمە ئەوەیە ڕخنی چی لێگری لێ بگرە بەڵام مەچوو بۆ مەسایلی ئەخلاقی تۆ قشی بەسەریوە سمتی چۆن و مەمکی چۆن و سنگی چۆن و ئالەم بابەتانە چاوە ڕاستەکەن ئەمە عیبە خۆیەوە خوشکتان هەیە خۆتان دایکتان هەیە کەس و کاتان هەیە کاکە ژیان عیبە لەواقع بۆیە من نەسیحەتم بۆ هەموو ئەو خۆشەویستانەیە کە دژی ئەم دەسەڵاتن واز لە جوێندان و سوکایەتی بدەن بەڕاستی بە خەڵک ڕخنی جددی ڕخنی تند بگرن بە ئارزوی خۆتان هی ئەم دز و گەندەڵ و ساختەچیانە بەڵام مەچۆ ناوجێنی ئەخلاقی و ئالەم بابەتانە بە تایبەتی ئەگەر ئەو کەسە ژن بێ با گەندەڵیش بێ ئێستا ئەم سەرۆکی پەرلەمانە ڕێواسێکیە چی ڕخێنێک دەیگرە ڕەن جوێنی ئەخلاقی پێمەیە کاک حەقیشی بەسەر مەسایلی سێکسی و فڵان و فیسار و سمتی وایە و مەمکی وایە و سنگی وایە و لەم بابەتانە ئەمە عیبە کاکیش خواتان لەگەڵ بێ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە ئێوە چای من خۆشەویستە قوربانی ئێوە سەرکەوتوو